بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ بۆ بەرنامەی ئەم جارەمان هاتوینەتە گوندە شیرین و جوانەکەی دارەبەن حتمەن گوندی دارەبەن لە دۆڵی شاورەیە و سەر بە ناحەی سەرکەبکانە و سەر بە قەزای ڕانی خۆشەویستە فەرموو لەگەڵمان بن بۆ ئەم بەرنامەیە ئەچینە ناو گوندی دارەبەن و ژیان و حاڵ و گوزەرانی گوندنشینان بۆ ئێوەی خۆشەویست ئەخەینە ڕوو هیوادارین بتوانین حەق بە گوندی دارەبەن بین و سروشتە جوانەکەی گوندی دارەبەن بهێنینە سەر شاشەی پەیام و بۆ ئێوەی خۆشەویست ئاشنای بکەین فەرموو لەگەڵمان بن با پێکەوە بچینە ناو گوندی دارەبەن و لە حاڵ و ئەحواڵی گوندی دارەبەنیەکان پرسین فەرموو لەگەڵمان بن. ماشاءالله هاتوینەتە ناو ئەم شینایە سەلام عەلەیکوم. سلام ورحمة الله. وەرە دانیش براگەورە بەخێر بێ. باشی شکر. چاوەکەی من. ئەوە خەریکی چیت؟ والله خەریکی سەوزە درونین. باش ئەمە سەوزەی چییە؟ ئەمە چ سەوزەیەکە؟ والله ئەوە سەوزە ئەوە کەرەوزە و کەوەرن هەیە و تەڕەتیزە و جەرجیر و سڵق و زۆربەی سەوزەکان دەکەین بەپێی ئەوە فەسڵ ئێستا سەرەتای بەهارێ تەڕەتیزە و شپیت و ئەوە شتانە دەکەین لە پاییزاندا تووری زیاد دەبی شێلم و کەڵەم پێ دەگات و لانێ دەوروبەری مانگەشی دیکە ناوەڕاستی هاوینە دەلوجە و باینجان و ئەو نوع سەوزانە. سەوزەکەتان بەچی ئاوەیەن لێرە؟ وەڵا سەوزە بە ئاوی بیر تێگەی ئاوی پاک ئاوی وەڵا بە ئاوی پاشیاوە دەین. باشە ئەی لەناو ئەم شینایە جوانەیە ماشەڵڵا چەند جۆر سەوزەت کردووە بۆ خۆت یعنی ئێستا لێرەیە؟ وەڵی ئەم لێران ئێستا چینێ کەرەوزی لێیە کەوەری لێیە نعناشی لێیە لە مڵچی لاولای تەڕەتیزە و جەرجیر و سڵق و لەو بەری ینی ئەوە نییە بڵێ هەمووی بیەکەوەن کردبی سەوزانەکە ئەی بڕیت ئەمە بۆ نمونە ئێستا تۆ بڕیتە چەند ڕۆژی پێچی ئاوا هەم جارێکی تر وەختی بڕینی بێتەوە؟ وەڵای جا بە سەوز دەگووە ئێستا کینێ کەرەوز ئەگەر مڵەکەی بەقەوت بی بە 12 ڕۆژ 13 ڕۆژان دێتەوە چین ئەگەر بێقەوت بی 14 15 ڕۆژی دەوێت کەوەر هەر 7 ڕۆژ 6 ڕۆژی دەوێت تەڕەتیزە و جەرجیر ئەو
ئاوالانە 10 ڕۆژ 12 ڕۆژ بەو ناوعی دێنەوە چین. باشە من گەڕام بە گوندا ماشەڵا سەوزەی باش کراوە لە گوندی دارەبەن. ئارەوەڵە ئەمە بۆچی یعنی زەویەکەی ئەوەنە لەبارە بۆ سەوزەیان هەر بۆ خۆتان حەستان لێتی. واللهی مەسلەی زەویەکەی گەشتیار دیێگەی گەشتیاری زۆر ڕوتیەکە سەوزەکەش بە ئاوی خاوێن ناوە دەین و خەڵکان ڕای لێ و لەسەر جادەش یعنی ها ئەو گەشتیاران دێ ڕێک لەسەر جادە بۆ لێ دەکەینەوەی دەین لەبەر هەندێ وەڵاو مڵکەکانیش باشن لە خۆی بەزیادبی حیبیان نییە. باشە ساعت چەند بەیانیان بە خەبەردی ئیتن هەوسە وڵی من و خۆم بیانە ساعت 4 هەڵستم نوێژ یەکەم و دێم جاری وێنانی خۆم ئەو جار دێمە ناو سەوزەی جاری وەشە ئیشتاو دەکەم بە گەرمای دەچین و ناین دەخۆین ئارەوەڵا چووکە بە گەرمای ئێستاشینی ڕاستی ئەم لە بەرەنگوە ئەو کردناسە سەوزەم بە تەواوەتی درویوە و ئەگەر مشتێک بێ بە جیاوازی بێ کەرەوزی بێ بەتەنێ باشە تەعاملی چ سەوزەیەک لە هەمویان ئاسانترە یعنی هەم ئاسان گەشەکە هەم ئاسان پاگەکرێت لێ ئەکرێتەوە بۆ فرۆشتن جەرجی لە هەر هەمووان بە ئەوەترە بەسێ نایترە لە بۆ چاندن و بژاری کەمترشینە بچونکە هازوو چقەلێکا دوێت دەرێت ناگەڕە بژاشی می لە ناویدا ئەوە جەرجی لە هەمانەوەتر بەس ئەی گوندەکەیەوە تا ڕادەیە گوندەکەتان گەشتیاریە تەڵەب لەسەر چ سەوزەیە زۆرە یعنی گەشتیاران چه سەوزەیەک زۆر داواکەن لەسەر تەڕەتیزە و کەرەوس لەگەڵ شپیتی باشە معدەنووس و کەرەوس زۆر بەیەگەچن ئەو معدەنووسە ئەمامە معدەنووسە ئەمە چۆن جیانکەینەوە ئێمە واللهی ها معدەنووس ئەوە گەڵاکەی ئەوەترە ورترە باریکترە کەرەوس هەم پانترە کەرەوس پانترە ئەمە لە تامەکەی فەرقیە لە تامەکەشدا یاڵە دەی ئەگەر یەکێکات بۆ کەرەوس نەمابوو معدەنووسی وێرە ئەوەی کێشە والله زۆر جاروان لێ هاتووە لەسەر درویمانە لێون دەردەمانەوە بەخۆش جاری وی هەست پێ ناکەین دەیدەی لە کابرا دێتەوە دەڵێ معدەنووس داوامەکە قاینا بڵێ لە نیەتی کەرەوس بیخۆ باشە دەی دەست خۆش بە بڕۆرەوە بۆ لای دوکانەکەت پێم وا بێ مشتری شت هاتووە کاکە جوان سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام دەنگ و باسە چۆنە حاڵە حواڵە باش ئەمە لێرە دانیشتووی سەوزە فرۆشی ئەرەوەڵە باشە ئەی بێجگە لە سەوزە فرۆشنەش زانی سەوزە بە بڕیت و ئاویان بیت و خزمەتیان بکەیت ئەرەوەڵە یارمەتی دایک و باوکتەی ئەرەوەڵە باشە چییە زانی بۆن منە کەی بۆ ئێرە چیەکەی بۆ دایک و باوکو شتیاوە دەم و سەوزە درم و ئەفرۆشم باشە ئەمە ئەم دادە جوانە چی تۆیە کوشکمە خوشکی تۆیە دادە جوان چۆنی باشم باشیت ناو چییە بەرزی بەرزی چەند ساڵی 6 ساڵی ماشەڵڵا نەچوویدەتە مەکتەب باشە بەرزی گیان یعنی چۆتە ڕەوزەوە بەرزی گیانەی تۆ چییە زانی لێرە ئەزانی سەوزەکان ئاوا کۆ بکەیتەوە لێرە داینێ و بیفرۆشیت نازانی باشایی ئەم سەوزە بە چەنەمە عەلاگەیەک بە چەنە بە 500 دینارە باشە هیچی فرۆشووە بەرزی لە بەیانیوە لێرە بووی چەند دانت فرۆشتووە ئەی باشە منیش سەوزەمە خاتر مەگریت بە چەنە مەیتێ بە بەلاش ئەمەیتێ نانا دەست خۆش بە بەلاش نایبم باشە پێم بڵێ مشتریەکان کێن بۆ ئێرە لای ئێوارە دێن ئەی بەیانیان نایەن بەیانیان کەم دێن بەیانیان کەم دێن بەڵێ باشە تۆ بەیانیان سەعات چەندی بۆ ئێرە سەعات 7 ئەی کاتی لە قوتابخانە ئیسا قوتابخانە تەواو بووە لە کاتی قوتابخانە کە لە قوتابخانە تەواوبی یەکسەری بۆ یارمەتی دایک و باوکت ئەرەوەڵە باشە سەوزەکان لێرە لەم کێڵگە کە هەتانە چی و چیەکەن لاکۆر و کەرەز و جەرجیل و تارتیزە و سڵق و شپیت و تووروانە های ماشەڵڵا بەرزیگیان عەلاگەیە سەوزەم بێرێ دەوەرە دەیوەرە های دەست ئێستا ئەمە بە چەندێ ئەمە نابێ بە بەلاش ها دەی ئەمە دەست خۆش بە بەرزیگیان باشە با من دیاری جوان بیەم بە بەرزی نانا باقیمان نابێ ئەمە تۆ جارێ ئەمە بۆ کاکە بەهێز و ئەمەش بۆ دادە بەرزی باشە بەرزیگیانە هەم دیارە جوانم بۆ ناوی ئەمە بۆنی زۆر خۆشە ئادێ ئەی ماشەڵڵا پیرۆزی بێ ئەخوا سلامەت بی دەی خوا ڕزقی بە
هاي سلام عليكم دەنگ و باستان چۆنە باشن شکر سلام عليكم چاکەت بخۆ سلام عليكم باشن شکر بخير بقربان باش حاڵە حواڵتان چۆنە بابێ مەلای چای چیەکەمان ئەمام چایە بە ئاویکانی لێنی با ئاوی بیرە ئەجە بۆ ئاویکانیتان نییە ئاویکانی ئێرانە وشکەکانیەکە کەویتە سەر ڕووباری ئەو ڕووبارە هەموو کانیاوە پێیدادێ یعنی دوکانەکەتان دوور نییە بڕۆی ئاویکانی بێنی بەرێ وەڵای بڕکە دوورە ناخۆشە با دووری وەستامی چاکە خۆشترە بێ وەڵا خۆشە باشە لێرە چا بە چەنە چا بە 500 چا بە 500 بەڵێ یعنی وەکو شوێنە ڕاقیەکان وایە ئەرە وەڵا باشە خەڵک زۆرە وەستێ لێرە بۆ چا ئەرە وەڵا چووکە بەبوونێ و سۆزشتی و قەڵەباڵغا کابرا لادای سرعاتە شێکات و خۆفێنکە کاتەوە باشە لێرە چیە فرۆشی بێجگە لە چا وەڵا چای و قاوێ و نیسکافێ و کێکە و شەربەتە و وردە وردەیتر شەربەتەکانمان فرێشن باشە وردە نەڕۆی بۆ شتە ئەوروپیەکان ئەمە کافێ لاتێ و نازانم ئەمە تداخلی وشانە ناکەیت ناوەڵا ئەوەی شیمەنیە ئێرە هەر بە مۆرکە کولتوریەکەیەوە بمێنێتەوە ئەوڵامیش لەبەر هەندێ ئەو شتانە نایهێنم نایفرۆش خەڵک زیاتر عزیشی لەو شتانەیە باش ئەمانەی کە خەڵکی دەڤەری ڕانێنێن لێرە چاخۆن فەرقیانەیە لەوانەی کە لە دوورەوەیان داشکاندنیان بۆ بکەیت ئای چۆن داشکان نەگە چۆنە وەڵا جات لە هەموو ڕوویەشیەوە باش ئەمە چەند ساڵە خەریکە میشی وڵا 5 ساڵە 5 ساڵە لێرەمە بەڵێ باش با بڕۆمە لای مشتریەکان ئەڵێ کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە بزان مشتریەکان لەسەر چاکەی تۆڵێن ئەوان بڕیاری لەسەر بدەن ئێستا منە ڕۆمە لای ئەوان وەرە حاجی مامۆستا بزانم ئەمە تۆ ئێستا چاکە خۆی چایان پیاوە چۆنە وڵات چایەکەی زۆر بەتامە لەوەرەوەی بەحکومیەوەی بەداری لێندرێ و چایەکەی زۆر بەتامە وەڵا ئەم دارانەی کە لێیت ڕێکلامی ناوێ هەر بۆ خۆیەوە ڕێکلامێکە لەسەر جادە چای داری زۆر تامی جیاوازە لەگەڵەوەی نەوتەی باگری بە غازی باش ئەمە بۆ خەڵکی گوندیش چاکە هەر بە 500 بەڵێ هەر بە 500 کورا ئاگات لە خەڵکی گوند بێ ها ئەبێ ئاگات لە هاوسێ بێ ئاگات لە جیرانی خۆی بێ بە تاشی دوێە باشە مشتری تایبەتە دەیە هەموو ڕۆژە بێتەوە بۆ ئێرە ئەرە وەڵام مشتری تایبەتمەیە هەموو ڕۆژێتەوە بۆ هەفتەی 3 دێت باشە ئەوە لەوانەیە لە ماڵەوە زۆر چای نێنێ بۆ ێنەوە بەلای وەڵی گەنجن خڕبنەوە دێنێرانە ئیسراعاتێک سنگڵەکان زیاد سنگڵەکان ئەرەوەڵ دیاری جوانم بۆ ناوی با بدێمێ تۆ چایەکەت کوردەواریە و لەم شوێنە کولدەواری و کولتوریە بامنیش ئەم دیارە خۆش بێ مەمنونم ماڵتاوا بێ با بێمە مشتریەکەشت یەک چای باشە دەی زەرەر ناکەیت ماڵتانەوەی زۆر نانە ئیشەڵا هیچ کامان زەرەر ناکەین باشە دەست خۆش بادی بە ئابی خۆمزام چۆنە ماشەڵا بە لەزەتە خۆشە دەست و چاو خۆش بێت دای حاجیان سلام علیکم سلام ورحمة الله دەنگ و باسی چۆنە باشی شکر یاخوا سەلامەت بی ئەمە مەشغوڵی چیت والله مشغولي توين لێرە ورزەکەی وەرزی تووە باشە ئەم تووە چی لەکەی تۆ وڵا وشتەکەینەوە و بۆ دستانی هەڵیەگری بۆستان دەڵی دەگری ئەی باشار ئەوە بە وشکیانەوە دۆشاوشتیشی لەکەیت نانا دۆشاویشی لەکەینەوە ژشتەکەینەوە چۆن دۆشاوی لەکەی دەگەر بۆ مەماسکەیت وڵا دۆشاوەکە هەر دایەتە چینین و جلفاز وشتی ڕادێخین و ئەو کاتە وەسەرێنەوەی بەڵێ چەندێکی پێویستە بۆەوەی بکڵێت لە مەنجەڵەکە وڵا زۆری پێویستەیدی دەبێت 2 سعات هەرتووەکە بکڵێت دوای ئەوەی بەپێی ئاگرەکەی ئەگەر ئاگرەکە باش بێ و ئاگری سەریح بێ 2 سعاتێکی دەوێت بۆ دەوشاوەکەی هەتا دێ و باشە پێم بڵێ دۆشاوی تو ئاسانە بە یەک نەفەرەکریان ناوسەری شداوکاری تەکا لە کاتی کوڵانەکەی هەموم یارمەتیە دەنەوەڵا بە نەفەرێکی ناکرێت دەبێەوە پیاو دای بکوتن و ئاگرشتی هەڵکەینەوەڵا تۆزە زەحمەتی دەوێ بەڵێ باشە بەدەر لە باسی دۆشاوی تووەکە ژنانی گوندی دارەبەن ڕۆژانە ژیانە چۆن بەڕێەکەن چۆن ناوسەری پیاوەکانیانن ئەدی هەر کەسە بە ئیشی خۆیەوە ئێوێ مەڕووماڵاتی هەیە ئیوێەوە شینایەتی کردووە بەپێی توانای خۆی هەر کەسە بە پێی توانای خۆی ئافرەت هەیە بەس لە ماڵی ئیش و کارەکە ئافرەت هەیە لە دەری ئیشەکە هەر کەسە بە پێی توانای خۆی باشە ماشەڵا لە خەڵکی گوندم پرسی زۆرینیان یانوت ئێمە یەکیانەی و بەیانیان سەعات 4 ڕەسینێکی وت 5 باشە گوندی دارەبەن خەڵکەکەی ماشەڵا هەروکو جاران ماوە چۆن ئاوا زووەڵستن لەخەو
وێ سا سێونی هەڵدەستێستان با بوداکەم سێونی هەڵدەستن سێ ماشەڵڵا ئارەوەڵە ئەمن بۆ خۆم نابۆ خۆم تقریبان 4 بۆ 5 لەو کاتەیدا هەڵەستین قەدیمەکان ئاواکە لە سەربانە خەوتنیانوت قەت نەمانێشتووە تیشکی خۆر خەبەرمان کاتەوە دیارە ئێوەش ماشەڵڵا تیشکی خۆر خەبەرتان ناکاتەوە کاکەمە لێرە بە ئیش و کار هەیە دەبێ ئیش و کارەکان ڕاپەڕینین وەختی چێشتەخەوێ دستانان وەختی چێشتەخەوێ ئێستانە ئێستا هاوینە لەوێ بە فێنچی هەستینی شەکەم بکەین ئێوە حاصل بە گەرمەیە دانیشین باشە تۆ باسی ئەوم بۆ بکە کە بەیانیان بە خەبەر دەیت لە بەیانیوە چۆن ژیان بەڕێەکەی هەتا ئێوارە وڵای دی بەیانیانگە هەستاین ئەمە ساحب شینایەتیمان سەوزەمان کردووە بەیانیانەگە هەستاین دی ئاودانە دروینە ئاواش ئێواران دەیخینە سەر جادەی بۆ فرۆشتن و مشغوڵین لەخوا بە زیاد بێ ئیشەکە تۆزێ بە زەحمەتە بەڵام چکەمە حەزمان لێە پێمان زەحمەت نییە چکە حەزن لە ئیشەکە ئیشەکە دەبێ بکرێ نەکردنی تێدانە لە بەرو ئیش ئەگە کراجا خەیارە تەماتەیە باینزانە هەر کاس پێچی هەبێ دەبێ ئینسان لە دڵەوە تەماشایکە ڕاستە باشە ئەو دادانەی کە ئێستا تەمەنیان کەمە پێم وانێ وەکو ئێوە کە تەمەنێکتانێ و تەجروبەیەکتانێ ئەوەنە هاوکاری پیاوەکانیان بن ئامۆژگاری چییە بۆ ئەوان وەڵا ئەمە ئامۆژگاری هەموو ژنانەکەم لە پشت پیاوەکانیان بن یعنی هەو کەسەی لە ماڵێ لەگەڵ پیاوەکانیان ئیشەکەن و هاوکاری پیاوەکانیان هەر لایمە زۆر خۆشەویستە چکە ژن دەبێت لە پشت پیاوەکەی خۆی بێ جاوەڵای ئێستا وای لێ هاتووە سەعات 9 ئەگەر بە خەبەر بێ باشە لە ماڵەوە دەبێ ئافرەت هەستێ دەبێ یارمەتی پیاوەکەی خۆیدا چکە هیچ جوازیەکی نییە چ ژنیشی بکات چ پیاو هیچ فەرقەچی نییە دەبێ ئیش بکەین ژیان وایە ژیان وایە دەبێ ئیش بکرێت ئەتوگە هەر کوتت پیاو دەبێ بکە پیاو دەبکە پیاوەکە پسێ ژن یارمەتی نەدا ژن فەرقی چێ لەگەڵ پیاوی هیچ جوازیەکی وای نییە ئەگەر خۆی تونند و تۆڵکە و شەرمی بە ئیشەکەی نەبێ بەخوا هەندی پیاوەکە ئیشەکە ئێستا من بەخۆم لەگەڵ پیاوەکەم پێکەوە ئیشەکەی هیچ فەرقی نییە ئەو چەند دەستکە سەوزان بدروێ من دوو هەندی یادرۆ لەبەر حەزم لە ئیشەکەیە بەڵام ئەگەر حەزت لێ نەبوو ئیشەکە ناکرێگەر حەزت لێ نەبێ ئەو ئیشە بە حەزە لە خۆی بە زیاد بلێرە نەکار ماڵێمە بڵێم ئەمن هەر بڵێم ئەمە یان هەر ئەمن ئێستاوە ماڵە شوبرامە عین نیشتن ئەوە مەتحەمەکە ئیمێ لە خۆی بە زیاد بێ هەموو ژنەکانن ئیشەکەین لەگە پیاوان هەر زۆرش بەدڵەوە ئیشەکەیەکەین لێرە بە پشتەوە ئەوە ژماڵی کەنە هەموو ئیشیەکەن هیچ جوازیەکی هەموو یارمەتی پیاوی خۆیدا هیچیش لە دڵیان گران نییە هەر زۆر لە دڵ سۆزی ئۆژیشیاکەینەمە هەمووان سەلامەتەکە ماشەڵڵا ئیشەکانتان زۆرە ئەم ئیش زۆرەیە کاریگەری نەکردێتە سەر پەیوەندی کۆمەڵایەتیتان کە کەمتریەک ببینن نەوەڵای لە خۆی بە زیاد ئینسان ئەگەر حەزی لێ بوو ڕەحمی هەبوو باش بوو هەر دەچێ بەشیەوەی لە بۆ کنێک نەوەڵامە هەردەچین ئێستا عەفتانە ماڵی بابم لەو دیویاسمە ماڵە بابمە چینە ماڵە برایەکانن ئەگەر مەجالیش نەبووان دێنەکنە من جاران خۆش بوو شەوانە بە یەکەوە دانیشتنی گوێمان لە گەورەکانە گرت ئێستا و شتانە ماوە لە گوندی دارەبن بە زیاد بێ ئەرە وەڵڵا ئێستا من هەمویان دێن برام دێن ماڵە شوبراشتن دێ هەموو لە کنێک دانیشین هیچ کێشەمان نیە لە خۆی بە زیاد بێ ئیشکردن نابێتە ڕێگری ئەوەی ئەتوو بڵێ خەڵک نامهێتەکنی ئیش ڕۆژەکە یەکرێ شێش هەر بۆ دانیشتنیە دەگەڕێتەوە سەردڵی خۆت تۆگەر حەز و ئارەزوت هەبێ دەبی سەردانیش هەبێ جا من دیارێکی جوانم بۆ هێناوی بۆ تۆ یاخوا سەلامت بی بە پێشکەشی توێ بەڕێزی بکەم فەرمودایە حاجیگیان یاخوا سەلامت بی ئەوە ئێوە لێرە ئەمە چی پێڵێن بەو شتە چی پێڵێن وەڵا ئەمە بنکە قەنەفڵ و ڕەشکە و شمڵی و ئەوانەی پێڵێن تەواوە ڕێک وایە تەواوە ئێمە ژەر لەلای ئێمەش شمڵی پێڵێن شمڵی پێڵێن دەست و خۆش بێ بۆ دیاریەکە یاخوا سەلامت بی 23 ساڵە ئیشەکەم پرۆژەکەم داناوە 23 ساڵە ماشاءالله 23 ساڵە ئەمە لە مانجی سێوە حیساب کە دەست بە ئیشەکەی دەکەین هەتا مانجی 12 ماشاءالله بەڵام ئافرەتەیە بە یەک مانجێ لەگە پیاوەکەی لە ئیشەوە ڕز دەبێ نابێ من 23 ساڵە لەگە پیاوەکەی خۆمی شەکەین هیچیش لام قورس نییە 23 ساڵە وە خەڵکیش ئیسفادەی لە پرۆژەی من کرد نەکرد بە خۆمان ئیسفادەی لێ بکەین باوەڕکە لە بۆ ماڵی خۆش کەس کوزە سڵقەچی نەکرد کە ئەمە ئەو پرۆژەماندانە زۆر بە دڵسۆزی داماننا خەڵگەی گۆ چۆنەکان چۆن و پێکراوە بەڵام ئەمە زۆر بەدڵەوە لەگە منداڵەکانم لەخوا بە زیادی کوڕم هەبوو کچم هەبوو بەڵام ئێستانەماون لە خارجین هەمویان ئیشەکە نەکرد بەیانیان زوو هەڵستان لەگەڵەمە 23 ساڵ گەلێ زۆرە
ما شاء الله خوای ساڵی چەندەکەم ئەوە تقریبی 2023 کات ماشەڵڵا کەواتە هەریشە بە خۆشەویست هەر ئەو ئیشەش بۆ نەمان گۆڕیوە ئیشەکە گۆڕرا دیارە ئیشەکەت بەدڵ بە خۆشەویستی کردووە بۆی ئاواستەر کەوتوو بە ماشەڵڵا باوەڕکە بەیانیان ئەگەر هەستام نەچمە ناوی خەریکە دڵم بێتە دەرێ یاخوا لە هیوادارم هەموو کەسی جوابێ هەموو کەس ئیشی خۆی خۆش بێت چکە ئینسان بچێتە ئاخر قاڕش دەبێت هەر ئیشێ بکە جا لەگەڵ پیاوی خۆت بێ بە تەنیا بێ ئیشکردن حەیب نییە. السلام عليكم كاو اسماعيل چاوەکان بەخێر بێن دەنگ و باسە چۆنە حاڵە حواڵە چۆنە ئێوەمەوێ بەخێر بێن سەر چاوە دەنگ و باسی گوندی دارەبەن چۆنە دیارەبەن گوندێکی زۆر کشت و کاڵی و ناسراوە بە سەیرانگا و باغە هەنارە برای خۆ لەبوو بڵێ ماتحەمن برای خۆ لەبوو بڵێ ئەو ئیشانەیە باشە ئێستا بینەران سەیرمانەکەن ئەڵێ بزانین کاک عوسمان ژیان لە گوند چۆن بەڕێیەکە ڕۆژانە بەچیەوە مەشغوڵە والله جا هەر ئێکۆ ئیشی خۆیەتی ئێستا من بە خۆتان دیتم ئەمن خەریکی چ بوو هەر ئێستا ئەو نەبوو ئەجا بڵێین ئەوانەی دیکەش هەر بە هەمان شێوە یعنی ئەلێرانە یەک ماڵ نییە ئەگەر ئیسراحەتی هەبێتە ئێوارە حەی تەبیعەتێکمان هەیە تەبیعەتی دارکوتخەمان هەیە دارکوتکە ئەڵێت ئێواران گەر چیتەوە کوونەکەی خۆ ئەڵێ وەڵای وا دەو کەسا بەتەی دینم ژێر لێ بەیانی ئەگەڵ فەزری بیان ئەتە ئیداتەوە بەرێ دارەکەی لێیەدات ئەمەش بەیانیان ئێواران گەر بەخوا ئیشەشی نەخۆشە بەیانی ئەگەڵ شەوی هەڵستی سەعات سواری ئەچین سەریکی خوات کەسە گوێ لێ کاک عوسمان پێم بڵێ خەڵکی گوندی دارەبەنی سبەینان سەعات چەندی بەخەبەر دێن سەعات سواری بەیان ئەوە ئیشی ئەکا سەعات سواری هەڵستی کاک عوسمان کە من هاتم سەری گوندی دارەبەنم کرد جیرانەکان گەلێک لێک دوورن باشە ئەمە کاریگەری نەکردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتی لە گوندەکە خۆشترە زۆر خۆشەوەی کە خان ئەچێک هەند بازە دێهاتەکەیە ماڵ لەسەر خان لەسەر خانیە ئەمە فەرقمان هەیە گەڵەوەی لەبەرەوەی ئێستامە بڵێن ئەلێرانە ئەوە مامەسا مەلا نادر ئالەدارەبەنێ بشارە شێخەمرێ ئەلێرانە بە هیوای ئەوە مەغار دەم ئەو شۆکە بچمە سەردانێک مەلا نادری کۆ بینێکی لەکدانش بوو بێ ماڵێ محەبەت و خۆشەویستی زیاترە بەڵام ئەگەر ڕۆژانە لە کنێک بی گوێ لێ معنا هیچ مایەکی نییە ینی ئیسپادەشی لێ ناکەی لە خۆشەویستی جیرانەتی وەرەبوو یعنی گوندی دارەبەن پێکهاتەی جوگرافیای ماڵەکان وایە هەر ماڵێک بۆ خۆی وەکو هەوارگە وایە باخی هەیە و هەر کەسە لە سەر مڵکی خۆیەتی ئەمە خۆشترە یان هەر ماڵەکان ئەوە جیرانی یەک بن لێکەوە نزیک بن وڵی من وابزانم ئەوە خۆشتێ بێ مشکیلەتیش ئەو خۆشەویستیشە ئەتوانی باسێکی گوندی دارەبەنمان بۆ بکەی ئەم ناوە لە چیەوە هاتووە وڵی دارەبەن گوێ لە برای خۆی من منداڵ بووم تقریبا هەر وەکو ئەو کوڕەی بووم ئەوەیە مەغبەرێکی لێ بوو تقریبا 4 دارەبەنی لێبوون لەسەر دارەکان گوێ لێ وابزانم هەر لە بیدایەتیەوە لەسەر مشهور بووە بە داری دارەبەن گوێ لێ مەغبەر بوو ئەو گوندە بریتیا لەو مەغبەرە و لەو دارانە دروست بووە ناویان لێنایە دارەبەن باشە پێم بڵێ لە گوندی دارەبەن کەس هەیە بنێشت کات لێرانە لێرە بنێشت ناکرێت ینی ناوەکەی خۆی هەڵ نەگرتووە نەوەڵا لێرانە هیچ کەسە بنێشتی ناکە یەک خزمەکنا هەیە ناوی کاک حوسێنە لە شەکەڵەی بوو لە ناوزینان ئەوان جاروبار داد لە مەنتیقەیمە هەتا ئەوان ساڵانە ئیشی هەرە کەسە دەمیگرانی دوای 91 ئەو بنێشتی ئەکرد خۆ دارەکانی ئێرانە کات سڕوات ناکردوات کە بڵێن دارەکان سەلامەتە بوون و کەس پیان ناکرد کاکوسمان عزتمان نای تۆ لەسەر ئیش بوویت ئێمە تۆمانێ نابۆ ئێرە و قسەمان کرد بەیەکەوە عزتمان نای ئێمە دەڕێن با لە خزمەت دابووم هەدەیەکی کوردەواریشت لەناو حەق بەکەما بۆ دەربێنم ئەمە هەر لە دارەبەن دروست کراوە لە دارەبەن دروست کرا کاکە مەمنونم دارەبەن بۆ کاکوسمانی ڕێستان هەیە برای بەڕێز سەلامەت بیا خواتی دەکەیش نەبوو برای بەڕێزی دەمەڕۆ بەڕێزی
کاک حاجیان سلام علیکم السلام ورحمة الله وبركاته بخير به دەنگ و باس چۆنە حاڵە حاڵە أنا عوال سونا باش باشی شکر خير بين سرتاوان یاخوا سەلامت بێ ئەوە مەشغوڵی چیت لە باخ والله خليشي باغداش نوشتاني یاخوا لەش ساغ بێ ئەمە چەند ساڵە خەریکی باغداری لە گوندی دارەبەن والله والله لتمني مهر خريشي يا كم زار توتن بو يستاجبت باغ وباغداري باشە ئەمە باخەکەی تۆ چی و چی تایە والله باغي من هناري تيدا قويزي تيدا هنجيري تيدا تري تيدا سيوي تيدا والله نوحشتي تيدا الحەمدلله یاخوا بەرەکەدار بێ باشە هەنارەکەی تۆ باشیان هەناری هەڵەبجە والله أو هنارش اللي هلا بزيرة هاتوا بختخو بس ليرش زور ناجعة نهارك ليرش زور ناجعة یعنی کە شۆواکەی لەبارە بۆ هەنار والله زور ناجعة والله باشە پێم بڵێ چ دارێک مامەڵەکردنی ئاسانە لە باخ بەخێوکردنی ئاسانە والله هنار لهم شتشي أسانترا لە هەمووی ئاسانتر والله أسانترا هنار تري باشە مان باعیس پێم بڵێ ئەم دەڤەری ڕانیە باشە بۆ ناوی بایز و خدریان زۆرە والله إذا وقت خو كليرانا بلينستا أوي من بنايكرام باب برادري بابم بوا دا أو نوانش كم بون هر كيك مردوه هجدو دا كسيان بناو كردتوا أو بو تشتكا ما شاء الله أو شاخو بردوستان بو أو يا خضر بو يان رسول بو يان عسن بو يان أحمد بو أو نوان بون والله ئێستا ناوی وایان لێ ناوە هەر خۆشیان نازانن لە کوێ ناوێنە باشە نا ماشەڵڵا مەبەستمەوە بوو ئێرە ناو خدر و بایز و حەسەن و حوسێنی زۆرە بە چاو شوێنەکانێکی کوردستان بەڵێ بەڵێ ئەرێ وڵا زۆرە جاوە پێی منتقەیە دیارە ئێرە ئەو ناوانەی هەڵبژارت و پتر لەو ناوەکانی تر باشەمان باعیس پێم بڵێ ناوچەکانی کوردستان دابەش بوون بەسەر هەندێک شوێنە بۆن منە دەڤەری سۆران میری زۆرە دەڤەری منتیقەی سلێمانی و شارە زۆر و ئەوانە کوێخای زۆرە بەڵام دەڤەری ڕانیە ئاغای زۆرە ئەم دابشکاریە چۆن بۆ وەختی خۆی تۆ تەمەنێکە دەیە و تەجروبەیەک دەیە تەمەنی من لێرانە و ماڵ عباساغەیوان ماڵە سوارەغەیوان ئەوانە دەسەڵاتدار بوون لەو منتیقانە جا هەر ئەو ئاغای لێ بوون ئێرانە چکە منتیقەی دۆڵە شاورش خەڵچکەی لێیە پیا ماقول وانە ڕێز عاشێتوان لێ بەڵام هەر ئەوان ئاغا بوون لێرانە دەنا خەڵچکەشی لێیە بڵێن ئێستا عەمەی کاکەم زەی لێیە عەمە عەلی نەبی لێیە کوردەوی مینەخنی لێیە عەوڵای تەهای لێ ئەوانە ماشەڵڵا بڵێن هەمووشتن بەس ئەوان ئاغانە لەوەتی هەنە هەر ئاغا بوون و هەر باغیاتیان باشە باسێکی پەیوەندی کۆمەڵایەتی گوندی دارەبەنمان بۆ بکە پەیوەندی کۆمەڵایەتی چۆنە لە گوندی دارەبەن لە خوای بەزیادی خەڵکەکەی باشە خەڵکەکەی بێکێشە و بێ مشکلێ ینی لەگەڵ یەک دێتەوە باشە تۆ بەدەر لە ئیشی باغداری مەشغوڵی چیکەی لە گوندی دارەبەن والله إذا بلا حرسي وخستخانشم ويشكشم أوي ودنا يشكس هذا قرين لصورين سناكين تۆ ئەڵەی هیچ ناکەین و ئێستا پیاوێکم دوان لەولاوە ئەوت خەڵکی دارەبەن زۆرمانون هەمویان هەموو ڕۆژە ئیشی قورسانەکەن بەڵێ زای ئیشەکەی بە باغشتی و ماندووی ئیشکەی لێنی هەر باغشتی و ئەوە شێ سەیرانگاوشتی هەیەوە ئیشیوانیش دیارە باشە دەی دەست و چاو خۆش بێ و ئیشەڵا باخەکەش بەرەکەدارە بێ یاخوا سەلامەت جاخۆ هەناریش پێ نەگەشتووە هەنارێک بین بەمان نا دەست و چاو خۆش بێ یاخوا سەلامەت جوعمەی دەکەین و دێنەوە بنان خواردنە دێنەوە ناوەڵای ئێمە پێ ڕناگەین دەبێ بڕۆینەوە دەست و چاو خۆش بێ یاخوا سەلامەت بی زۆری ماوە یاخوا سەلامەت بن ئێمە جومعە دەکەین و دەڕۆینەوە یاخوا سەلامەت بن باشە لە ناو هەکبەکەما دیارێکی دارەبەنیت بۆ بێنم ئەمە هەر لە دارەبەن دروست کراوە و دەستا خۆش بێ یاخوا سەلامەت بن قوربان سلام علیکم سلام سەرچاو بەخێر بێ سەرچاو دەنگ و باستان چۆنە حاڵە حواڵتان سپاس بەخوای گەورە باش ماشەڵڵا گوندەکەتان خۆشە تایبەتە سەیرانگای لێیە باخی خۆشی لێیە سپاس بەخوای گەورە دارەبەن خۆشی گوندی حەوزی بیتوێنە ماشەڵڵا باشە لێرە تۆ سەیرانگا دەیە بەڵێ لێرە ئەگەر کەسێک بۆ نمونە بێوێ لە شوێنێکەوە بێت بۆ گوندی دارەبەن بۆ سەیرانگاکان لێرە شوێنەکان بەچەنێ ئەگەر کەسێ بێوێ بێت بۆ ئێرە مەبەست خانوویان کەپرا کەپر
كبر بۆ 24 ساعتی ینی پێنجشەم بۆ جوعمە لە دەوری 55 بۆ 6,000 بۆ 24 ساعت. باشە فەرقیە ڕۆژانی جمعە و ڕۆژانی ئاسایی؟ بەڵێ بە دڵنیای ڕۆژانی ئاسایی سەرمانە هەڵواسیوە 20,000 بەیانیان ئێوارانیش 15,000. باشە ئەگەر ئێمە ڕۆژی جمعە بین بەڵام بەنیەتی پێنجشەمە بێت شتیوە؟ ناڵە جیاوازە بۆ نابێ ڕاجار شوێنەکەەوە ینی جمعان جیاوازە. باشە ئەی خزمەت گوزاریەکان لە سەیرانگەکەی تۆیە لە گوندی دارەبەند چییە؟ خزمە گوزاوەڵا ئەو سەیرانگای من هەموو شتمە ینی ئەو گەشتا داوای کرد بێ من دابینم کردی ینی لە کاربە 4 ساعتیەوە بگرە تا دەگاتە پانکە و مەلاوانگە و مێزینە ئاو و جۆلان و هەموو شتمەیە خانیمانەوە کوخ خانوو هەموو شتمە. زیاتر گەشتیاران لە چ شوێنێکەوە یان بۆ گوندی دارەبەند؟ وڵای لە هەموو شوێنێکەوە ڕادێن بەڵام بە دەرەجەیەک کەرکووک هەولێر کۆیە باشە زیاتر پشتمان بەوان بەستیە. خەڵکی ڕانیە دێن بۆ ئێرە؟ دێن بەڵا ئەوان ئێواران دێن بە زۆری پاژنەوەڕان دێن هەر دێن بۆ گەڕانێک و دەگەڕێنەوە ڕانێ. بەڵێ زیاتر بەڵێ. باشە ئەو خێزانانەی کە دێنە گوندی دارەبەند چەندێک لێرە ئەمێنەوە بەعام؟ وڵای هەیە من هەیە بە ئەفتەدا دەمێنێتەوە 2 شەو 3 شەو شەوێک ئاوازان کەسە بەوەی خۆی دەمێنێتەوە. باشە ئەگەر پێم بڵێ سەیرانگاکەی تۆ لە چ ڕۆژێکەوە لە مانگی چەنەوە دەسەکات بەوەی کە گەشتیار بێت بۆ سەیرانگاکەت؟ سەیرانگاکەی من وڵا ساڵان لە مانگی سێوە بەڵام ئەو ساڵە بەر بەهارەکەی دواکەوت ساڵ لە مانگی تقریبن لە 15 چوارەوە ئێرەم کردێتەوە. باشە باسێکی ئەم بارانەم بۆ بکە کە پێشتر باری کاریگەری کردوێتە سەر ئاوەکە؟ خوا بەزار بەڵێ بە دڵنیای زۆرش ئەو ساڵ زۆر باشە لەخوا بەزار ئاوەکەتان ماسی وشتی تایە ڕاوە ماسی تیاکەن؟ بەخوا تێدا بەڵام ماسێن بەس گسکە لێمە گەورەکان هەموو کوشتیە. باشە خۆت ڕاوە ماسی ناکەیت؟ من نەخردنەوەڵە ناشڵم کە دەستکاریش کاگەر. باشە ئەم جۆلانی شتانی کە دادناوە لە ناو ئاوەکە کە کەسێ بۆ نمونەیەت بۆ ئێرە بۆ سەیرانکردن لە شوێنێک دانیشێت جۆلانیەکانیش هەر لەسەر و پارەیە؟ بەڵێ عامەیەوە بێ بەرامبەرم ئەوە خزمە گوزاریە ینی مەلەکردنەکەی ژەر بەلاشە ئەگەر لای خۆم بێ بەڵێ بەس لە شوێنێکە بێ نەخێر یعنی بێ هەر لەم سنوورەیە مەلە بکات لە سنوورە بەس لە عاوزەکە ئەوە ئەگەر لە شوێنێکە ڕابێ دەی پارەی بدات. باشە بەس ئاگات لە مناڵ و شت دێت بۆ منە و مناڵانەی کە لە ناو ئاوەکە ئاگات لێ بێ نەخمچێن پەسەک و ئەوانە جلی مەلەیان لەبەر مانزۆ قوڵنی هەمووی ئاخر قوڵەکەی 30 سانتیمە 30 سانتیمە بەس عاوزەکە تقریبا 1 متر نەخۆ هەمووی 30 سانتیمە. باشە دەی ئینشاڵڵا جاکاگازات ئەمە جارێکی جوانم بۆی هێناوی ئەمە لە داری بەند دروست کراوە فەرموو یاسڵات قوربان سلام علیکم. علیکم السلام. ئەمە لەکوێ ڕاهاتوونە بۆ ئێرە؟ وڵا لە ڕانیەوە. لە ڕانیەوە هاتوون؟ بەڵێ. باشە ئێوە هاتوون بۆ ئێرە بۆ سەیران ئێوە چی یەکن چی ئێوەی کۆ کردوتەوە لێرە؟ وڵا هاوڕێی منداڵینە. هاوڕێی منداڵینە؟ بەڵێ. چەند ساڵە بە یەکەوە هاوڕێن؟ وڵا بۆ 20 ساڵ زیاتر لە چێ بێکەوەی. 20 ساڵە؟ بەڵێ. قەدە بووە ناخۆشی لە بینتانە ڕووبات؟ ناوەڵا هەتا ئێستا شتی وا ڕووی نەداوە سپاس بۆخوا. ئەی سپاس بۆ خوای گەورە. باشە باسێکی سەیرانگای دارەبەندمان بۆ بکەن چۆنە؟ زۆر خۆشە و بەدڵمانەوە ڕاستی زۆر جار دێن بۆ هەر بۆ ئێرە دێن زۆری. لێ ڕازین؟ بەڵێ زۆر لێ ڕازین وەڵا. کەسەکەش زۆر کەسێکی چاکە و هاوکاری خەڵکەکات و بەڕێزە کەسێکی زۆر بەڕێزە. زوو دێن بۆ ئێرە؟ بەخۆی یارە وەڵا. ئەمە ڕۆژانی جمعە بە دوو ڕۆژان بە دوو جمعان جارێک دین. باشە چ شتێکی خۆش لە نێوانتانە ڕوویاوە تا ئێستا خۆتان بیرتان بێتەوە؟ وەڵای شتی خۆشی زمان نییە. ئەوە چۆن دەبێت شتی خۆشتانە بێ لە حەو ساڵیەوە ڕەفیقی یەکن چۆن یعنی شتێک لە بینتانە ڕووی نەیاوە؟ لە کاتەدا لە بیرمان لێ بەخۆی. ئەی تۆ بیرت نایەتەوە؟ وەڵاهی لە بیرم نییە نازانم. یادگاریمان هەیە بەڵام یادگاری تاڵمان هەیە. بۆ تاڵەوە نییە تۆ پێکەنی؟ تاڵە یادگاریەکانمان تاڵە دەنا. چی یادگارێکتان هەیە ئەوە تاڵە؟ یادگاریمان زۆرە بەس بۆمان ئێستا یەکێک لەوانە. بۆ کامێرە نابێت؟ نا بەخوای. گانە باشە دەی لە ڕادیۆ داێنی قەی ناکە. وەڵا ئەگەر وای لێ بکەین. باشە دەی دەستان خۆش بێ با من سەر و دیاریتان بێمێ کە هاتوون بۆ ئێرە لە ناو هەکبەکەمە دیاری کوردەواریم بۆ ئێوە هێناوە ئەمە بۆ بەڕێزت ئەمەش هەر بۆ بەڕێزت ئەتۆ خێزانداری؟ بەڵێ. باشە من دیارەکەی من ئەگە بۆ خێزان. شتی خێزانی بەمێ باشە.
ئەو لا ئەم لایە لا باشە ماشەڵڵا باشە دەی ئەمەی بۆ بەرەوە زۆر بێ دەست و چاوتان خۆش بێ بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم یان خوار سەرکەوتوو بن سەرفراز بن یاخوا هەمیشە ئاوا هەر بە خۆشی و بە شادی بتان بینین چەند خۆشە کە سێ کەس لێرە هاوڕێیەکن لە تەمەنی 7 ساڵیەوە یعنی هەتا ئێستاڵێ بۆ یەک جاریش بینمان تێک نەچووە ناخۆشی نەکەوتۆتە بینمان هیوادارین هەموو هاوڕێکان ئاوا بن ئینشاءڵڵا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. مامۆستاگیان حەزەکەم بەڕێزت لێرە ئیمامەتیەکەی بۆ خەڵکی گوندی دارەبەن باسێکی مزگەوتی دارەبەنمان بۆ بکەیت. سەرەتا بەناوی خۆی گەورە بەخێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەین و دەستخۆشیتان لێەکەین بە بۆنەیەوە کە ئیهتیمام زیاتر بە گوندەکانە دەن و گوندەکان بەسەرەکەنەوە و کێشە و معاناتی خەڵک چۆن ئەڵەی بەسەرەکەنەوە و لێ ئەکۆڵنەوە. ئەم مزگەوتە لە ساڵی 1970 بەردی بناغی دانرا و دروست کراوە بەو شێوەی ئێستا هەیە بەو شێوە نەبوو مزگەوتەکە بچووکتر بوو هەتا ساڵی 2014 حکومت بڕیاریدا مزگەوتەکەمان بۆ نۆژەن کاتەوە و تێکماندا و مزگەوتە تەختکرا بە شێوەیەکی گەورەتر دروست کرایەوە و یەکەم کەس لەو مزگەوتە کە وتاری خوێندوتەوە و لە ڕەمەزاناندا باڵێن یەکەم جار ئەوە کرا کە مزگەوتەکە وەک پێویست تەواویش نەبوو پیاوێک بوو کە ناوی مامۆستا ئەحمەد و مامۆستا ئەحمەد شێخ مستەفای برام بوو ئەو یەکەم کەس بوو. دواتر چەند مامۆستایەکی تر هاتوون بۆ ڕەمەزانی هاتوون و دواتر لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 91ەوە کە گەڕاینەوە گوندەکە و شکر مزگەوتەکەی ئێمە نەڕووخا بوو بە تەواوەتی هەرما بوو پیاوێکە بوو لەو گوندە خەڵکی ئەو گوندەیە خۆبەخشانە چەند ساڵێک جمعی بۆ ئەکردین بەناوی مەلا عەبدوڵڵای خاڵمەلای لەو بەرە لە بەشێک ئەو گوندەیە. دواتر لە ساڵی 99 مامۆستایەکی تر هات چەند ساڵێک لێرە مایەوە دوایی لە 2004 ڕۆیشت دوای ئەو کاتە مامۆستای مستەقیم کە بڵین بۆ وتار و ئەو شتانە بەردەوام بێ لێرە نەبووە بەڵام ئێمە بۆ خۆمان پێشنوێژیمان کردووە جەماعەتمان کردووە و بەردەوام بووین بۆ جومعەش بۆ وتاری هەینی مامۆستایەکی خۆبەخش لە شاری ڕانیەوە بەردەوام هاتووە فترەیەکی زۆر مامۆستا عومەر هات لە ڕانیڕا دواتر مامۆستا هەردی تقریبا 10 ساڵ لێرە خەتیب بوو دواتر لە 2021شەوە مامۆستا ئارام لەو گوندە خەتیبە بەڵام بەنسبەت کە ئیش و کار و بەڕێوەبردننی جەماعەت و ئەوەی ڕۆژانەدا ئەوە ئەمە بەردەوام بە هاوکاری چەند گەنجێک بەڵێ بە هاوکاری چەند گەنجێکی بەڕێز
بەردەوامین لێرە خەڵک یعنی من جاری وهە بۆ نوێژی عیشا یان نوێژی مەغریب خەڵکانێک لێرە لەگەڵ من نوێژیان کردووە خەڵکی کوردستانی ڕۆژ هەڵات بوون خەڵکی پیرانشار و ئەو شارانە بوون تعارفشمان کردووە بەیەکەوە لەبەرەوە تۆزە کە قورسە بەڵام لەبەرەوەی مزگەوتە و ماڵی خوایە و خەڵک چاوی لە پاداشتی قیامەتە الحەمدوللا پەکمان لە هیچ نەکەوتووە یاخوا گوندەکەتان هەر ئاوەدان بێ مزگەوتەکەتان هەر ئاوا نوێش خوێنی زۆر بێ ئەمەش دیاری بەرنامەکەی ئێمەیە بۆ بەڕێزت مامۆسای بەڕێز دەستت خۆش بێ زۆر سپاس یاخوا بەخێر بێن خێر بێن یاخوا سەلامت بیاخوا خوا سەلامت بکە خوا سەلامت دای حاجیان سلام علیکم سەرچاوم بەخێر بن بەخێر شکر حاڵ و حاڵت چۆن بەخێر بن یاخوا بەخێر بن سەرچاوم مان بڵێ ژنانی گوندی دارەبەن ڕۆژانە ژیانیان چۆن بەڕێیەکەن جا ژیانی گوندی دارەبەن بەیانیان زوو هەڵەستن ئەوەی سەوزەی بکە ئیشی سەوزەیەکا و ئەوەی ئیشی ماڵبی ئیشی ماڵە و ئیشی ماڵاتی و ئەوەی بزنوشتی هەیە و مانگای هەیە و بەپێی ماڵە گۆڕێ بەپێی ئەوە کاگۆڕە ئیشەکە ئەگۆڕێ بەڵێ باشە تۆ خۆت ڕۆژانە ژیانی خۆت چۆن بەڕێکی بۆ نمونە سبەینا سەعات چەند بە خەبەردەی دوایەکە دەچیتە لای زەراعات ومانەی ڕۆژانە چی دەکەی خەبەری نەما ساعت 5 بەڵێ باشە لە دوایەوە کە بە خەبەردەی ڕۆژانە چۆن ژیان بەڕێک چۆن ژیان بەڕێکن وڵات هەر ئیشی سەوزە و ئەو شتانەیە ئەی حیوانە دەیە هیچ حیوانشتمان نییە بەس مانگامان هەیە مانگا دەیە باشە دۆشینی مانگاکە بۆ منە بەیانیانە دوای نیوەڕوانە بەیانی و ئێوارەیە بەیانی و ئێوارەیە بەڵێ باشە ئەی ماست و شیر و شتەکەی چی لێ شیر و شتەکەی ئەوەی گەی خۆمان بی خۆمانە و دەنا بۆ فرۆشتن نایفرۆشین لێرە ئی خۆمانەوە ئەیکەینە دیاری و بۆ دۆست و خزم کەسی و باشە ژیانکردن لە گوند خۆشترە بۆ ژن یان بۆ شار ئەخەوەی ڕاحات پێی لە گوند خۆشترە نەک لە شاری باشە بۆ گوند خۆشترە گوند ئاو هەوای خۆشترە و ئیسراحەتترە و بەیانیان زوو هەڵەستی و باش ئەگەر پێت بڵم خۆشەکانی گوندی دارەبەنم پێ بڵێ ئەو شتانەی کە تایبەتە لە گوندی دارەبەن چین وڵات هەموو شتەکانی تایبەتە ئاو هەوایەکەی تایبەتە و ئیش و کارەکەی هەر تایبەتە و هەموو شتەکانی خۆشە دارەبەن باشە ماشەڵا سەوزەکەی تایبەتە و هەموو شتەکانی کەش و ئەو سەیرانگاکەی هەموو شتەکەی خۆشە باشە لێ دەست و چاو خۆش بێ بە دیارێکی کۆنی قەدیمی بێمێ ژنی ئێستا عەتری مارکەوەمانەیە لە خۆیدایە حاجەکان بەس وەختی خۆی ئەم بۆن خۆشە هەبوو شمڵی یاخوا پیرۆزت بێ سەلامەت ماما جان سلام علیکم سلام بخیر ببراکەم بەخێر من سەرچاوە دەنگ و باستان چۆنە حاڵە حاڵتان وەڵا زۆر باشین لە خۆی بەزیاد بخێر دەنگ و باسی گوندی دارەبەن چۆنە وەڵا باشە لە خۆی بەزیاد بێت سەرقاڵی ئیش و کاری فەلاحەتی و ژیان چۆنە لە گوندی دارەبەن خۆش باش خۆشترە لە شار زۆر خۆش ئێستا من زستانان لە شارم ئەگەر نەورۆز داهات نێمەوەرە ئیدارە ناکەم ئەی چۆن کەش و هەوای ئێرە و ئیش و کارەکانمان لێرەیە خەریکی سەوزە و هەنار و هەنجیر و ئیشی فەلاحەتی و شتین حتممە لێرە خۆشترە باشە بۆ خۆدار لێرە لەدایک بوویت خەڵکی ئێرەمە ئەسڵ بەڵێ خەڵکی ئەو گوندەما لێرە لەدایک بوو بەڵێ بەڵێ باشە چ بیرەوەرێکی خۆشی گوند هەیە بەبیرت بێت کە لە گوندی دارەبەن ڕووی دیابێت وڵا هیچ شتێکیوان بیر نایە بڵێ حالێن ئێستا بۆ دەم و دەستەی باشە بڵە من زیاتر مەشغوڵی شوکارم خێری پێ مەشغوڵی فەلاحەتی و زۆرەشتان نەجاران حیوانداری شتی نەکرد بەس ئێستا زروف و زەمانەکە گۆڕاوە ینی خەڵک ئاژەڵداری ناکە مەسەڵەن ماڵیاتەکە هەموو فەوتە ئێستا خەریکی سەوزە و باغی هەنار و مەدحەم و ئیشی گەشتیاری کەپری گەشتیاری ئەوانەین باشە ئەمە ئەم دارقەیسیە بۆ چی پێوە نییە ئەو ساڵ باران زۆر باری پار تەرزە هات بەس ئەو ساڵ تەزرەش نهات باران زۆر باری لە کاتی بارانەکەیدا بەرەکەی هەموو ڕزی هەڵوەرە یعنی قەلقەلە بە سەرقەڵەکانی وەدەنانەمەوە باشە بەدەر لە دارەقەیسەکە زیانی بەر دارەکانی کەش گەیاندووە نا هەنار باشە هەنجیر باشە ترێ ئەو ساڵ زۆر باشە بەسەچی داری کڵوکەیە وەکو گەڵاز و قەیسی و هەرمێ و ژێلاس و ئەو دارانەی کوڵوکەی بەهارینە نەماون هەر بەبێ ئەوەی تەزرەی لێ بدا تەزرە ناتۆ ساڵ لە منطقەی دارەبەن و
لە منتیقەی ڕانی ئەوانە هات لە سەرکە بکەم بەس شکر ئێرەی نەگرتووە بەس بە بارانەی زۆر کوڵکەی ڕزی هەموو وەریوە. باشە باسێکی بەرهەمە کوردەوارەکانی گوندی دارەبەنم بۆ بکە چی و چی هەیە گوندی دارەبەن کە جیای کاتەوە لە شار. ئەمە لێرەکانە لە هەموو گوندەکان زیاین وەکو دارەبەن ئەوەندە منتیقەیە کە پێی دەڵێن زیاد لە دارەبەن پێی دەڵێن شێخەمیر بەرهەمی سەوزەمان زۆرە دە 15 زۆر سەوزەیەکەین هەتا 20 زۆریش دەڕوا پاییزان لەبەرەوەی سەوزە بە زۆری لە وەرزی پاییزاندا دەکرێت ینی مەسەلەن نوحیەتی زۆر دەبێ وەکو تەڕەتی زە و جەرجیر و دوسێ زۆر تووری هەیە و گژنیژی هەیە و جاترێ هەیە و ئەوانە جەرجیری هەیە و حتا سەڵق ئەوانە هەموو شپیت ئەوە ئی وەرزی پاییزێن ئێستا شەمانە زار لە پەنا ئەو شتانەدا مەسەلەن هەنجوینی خۆماڵیمان هەیە دۆشاومان هەیە سرکەمان هەیە ستوشی بە هەنجیریەکەن هەنجیر بە شکراوە بە دوسێ زۆری بەستوک و تۆزە پێگوەندراوە بە نەوعیەتی دی و بەدار و بە 4-5 زۆری دروستیەکەن ئەوانەمان هەنە بەڵام زارێ وەرزەکەی نهاتووی ئەو شتانە وەکو هەنجیر شتیوالە. ئێوە لەزە دەبینن لە مانوێتی کە لە گوند ئاوا ڕۆژانە مانوە بن چۆن براسە خۆی سامستانانە لە شارمەڵە خواردنیشم نییە ئێستا من ڕۆژە لێرە شعوت کوپسەیە خۆمەوە بەڵانستانێ لە شاری ناتوانم دوو کوپی بخۆمەوە ئێتو لێرە ڕادەکەی بێدا دەڕۆی بێدا دەڕۆی ماندوو دەبی خواردنەکان ساتر حەزم دەکرێن وە خەوت خۆشترە لە زەسیاتر لە خواردنەکەی چۆنی سام ماندوو بێ چۆن فەرقی زۆرە لەگەڵەوەی دابنیشی خواردنەکان ئێرە تەندروستیشن بەڵێ چۆن زیاوازن باشە ئەتو جارەیە کودولەی خۆتەیە تەماتەی خۆتەیە خیار ئێستامە ئەوڕۆ خیاری خۆماڵیمان لێ کردوێتەوە فەرقی هەیە لە خیاری بن چادری پلاستیکی ئەی چۆن باشە ئێوە گەر هەندێک شتان پێویست بێ وەکو بۆ نمونە شتی مناڵان ئەم شتانە لە ناو گوندی دارەبەن هیچ دوکانێکی لێ ئەوە مناڵان بڕۆن لە شت بکڕن بەڵێ لە دارەبەن سوپەرمارکێتی لێ هەموو شتێکی لێە لە خواردەمەنی وەکو واز و قەڕ بگرە هەتا دێتە شێ منداڵان وەکو ساردەمەنی و جوب زوم و زۆر شتانە هەمووی شتی گەشتیاریشی لێە ئێستا ئاتن شتی گەشتیاری دروست بووە لەبەرەوەی مەسەلەن گەشتیادێ پێویستی بە خەڵوزیە بە مەقاڵەیە مەسەلەن بە شیشی کەبابی ئەو شتانەشەیە مارکێتەکان گەورە بوون جاران بچوو بوون ئێستا گەورە بوون وەکو مەسەلەن لە شاری هەفتە بازاری گەورەیە لێرەش مارکێتەکان گەورە بوون ئەشیان زۆر لێداناوە لەبەر گەشتیار و هەم لەبەر خەڵکی گوندیش یعنی ئێستا تۆ ناتوانی ژیان لە شار بەڕێ بکەی لە مەرزەیە هاوینان نەوەڵا مستحیلە هارکە یعنی کە نەورۆزمان کرد یەکسە دێینەوە ئارێوەڵە ئەوە شوێنمانە هەتا دەوری مانجی 11 باشە دەی لەش ساغ بێ شکر خۆ دوورن لە مۆبایل و ئینتەرنێت ومانەشەوە تابانەمە ئێستا تەلەڤیزیۆنمان هەر نییە قەت تەلەڤیزیۆن دانانێن کە هاتینەوە بۆی ئەو سێڵە لەوەندەرێ هەر ئەوەی قەدیمە و دەناقەت تەماشای تەلەڤیزیۆن ناکە ئینتەرنێتیش باقەتەن خروکاڵن لە خارجن مەسەلە ئەوەیە دەبێ هەبێ پەیوەندی لەگەڵەوان دەناوەکی دیش مەزاریمانی تەماشای ئینتەرنێتکەی ڕۆژێ مادوین و شەوێش هەر دەبێتم ئیسراحەتکەی بخەوی وەڵام مێشتانی ئیسراحەتە خەفەت کەمە خۆن بۆ ئەو ڕووداوانەی کە ڕۆیان کەواتە لە دەرەوە با منم دیارە جوانە بیان بە تۆ ئەمە لە دارەبەن دروست کراوە یاخوا سەلامەت بی دەست خۆش بێ هەدیەشی جوانە سەلامەت بی یا ڕەبی یاخوا پیرۆزە بێ ئاخە دەبۆ مشتێکم ێستا لەبەر دەست بایابی دەمەتوو هەر بۆ خۆی ئەو قسە جوانانەی کە بۆ ئێمەت کرد ئەوە بۆ خۆی هەدیەکی گەورەیە بۆ ئێمە زۆر مەمنون ئینشاڵڵا ئەمیش بە جوانی هەڵیەگرم وەکو یادگاری سەلامەت بی خوا سەلامەتیکە یا ڕەبی بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ بەرنامەی ئەم جارشمان بە کۆتایی هات لە گوندە شیرین و جوانەکەی دارەبەن حتمەن گوندی دارەبەن کۆمەڵێ تایبەتمەندی باشی هەبوو و جیاواز بوو لە گوندەکانی تری کوردستان و ئێوەش بە چاوی خۆتان بینیتان لە شاشە جوانەکەی کەناڵی پەیامەوە هەر لە خوێندنگەی سەرەتایی و خوێندنگەی دواناوەندی و هەروەها باخچەی ساوایان و مزگەوت و هۆڵی بۆنەکان و هەروەها خەڵکەکەی مەشغوڵن بە بابەتی شینایی و سەوزەواتی و هەروەها ئاژەڵداری و باغداری بە تایبەتی ئەم گوندە کولتوری کوردەواری پاراستووە بەڕاستی گوندێکی نمونەیە تا بەرنامەیەکی تر و گوندێکی شیرینی کوردستان ئەگەڕێنە وڵاتان لە بەرنامەی ئاوەدان بێ بەخوای گەورەتان ئەسپێرین یاخوا کوردستان هەر ئاوەدان بێ و هەر ئاوەدان بێ